سڵاو میهرەبانی خوای گەورەتان لێ ببینێرە بەڕێزەکان خۆشحاڵین لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی زنجیرە بەرنامەیەکی زۆر پێویست و جیاوازی بواری پەروەردەی تایبەت خوازیارین تاوی بڕگە و بابەتەکانی بەرنامەکەمان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ لە دەستپێکی بەرنامەکەشماندا لە سەنتەری مارڤێلا لای دوکتۆر زانا عەزیز پسپۆڕی ئۆتیزم و گرفتە ژیریەکان لەگەڵتاندا دەبین. بۆ قسەکردن لەسەر حاڵەتی ADHD چین بۆ لای زۆر بەڕێز دکتۆر زانا عەزیز پسپۆڕی حاڵەتی ئۆتیزم و گرفتە ژیریەکان. سپاس بۆ پێدانیم دەرفەتە کاک دکتۆر. زۆر سپاس بەیاش سڵای خوا لە دەناویشت. گەر قسە لەسەر حاڵەتی ADHD بکەین بیناسیێنین چییە و چۆنە؟ ADHD شڵەژانێکی دەرونیە لەناو کاسەی سەرڕوئەیە لە تەمەنی 4 ساڵی بەدواوە لە مناڵە دەرەکەوێ. ئەم شڵەژانە ئەگەر کۆنتترۆل نەکرێ و چارەسەر نەکرێ کاریگەری لەسەر لایانی کۆمەڵایەتی و ئەکادمی تاکە بێت. زۆر باشە. جۆرەکانی چین؟ ئەگەر باز لە حاڵەتی ADHD بکەن جۆرەکانی چین؟ لە ڕاستیە لە کتێبی DSM-5 ئاماژە بە دوو جۆری کراوە لە هەندێک سەر چاوتۆژینەوەی کێشە جۆری سێمی بۆ ئیزافە کراوە. بەگشتی جۆری یەکەم پێوترێ inattention یعنی کەمی هۆشپێدان تاک لەم جۆرەیانە کێشەی جوڵەی نییە چکایەکێک لە تێگەشتنە هەڵەکان لە فەرهەنگی کوردیان با بڵێن بەگشتی لە کوردستان ئەوەیە هەر مناڵێک زۆر جوڵا حرەکەی زۆر بوو دانەنیشت بە ماڵەن ADHD. بەس لە ڕاستیە جۆری یەکەم inattention ئەمان کێشەی جوڵەی نییە مناڵەکە کێشەی هۆشپێدانی هەیە. جۆری دووهەم پێوترێ هایپەرئەکتیڤیتی لە جۆری دووهەمە کە زیاتر ڕەگەزی نێرینە تووشیە بێ تاک زۆرە جوڵێ و بە جۆرێک ئەجوڵێ کە بە بەراورد بە جوڵی هاوتەمەنی خۆی یەک ناگرێتوانێ. جۆری سێهەم تێکەڵی هەردوو جۆرەکەیە کێشەی هۆشپێدانی هەیە و کێشەی جوڵی زۆری هەیە. بۆی بەگشتی ADHD سێ جۆرە و سێ دەرەجەشی هەیە سووک مامناوە قورس. باوترین جۆریان کام جۆرە ئەزم؟ لە ڕاستیە ئەگەر ویستمان باز لە باوترین بکەینە بێ سەیری ڕەگەز بکەین بەگشتی 4 نێر تووشە بێ ئەنجامەیەک تووشە بێ یعنی 4 مناڵی کوڕ تووشی ADHD بێ ئەنجایەک مناڵی کەس تووشە بێ. لە جۆری یەکەمە inattention disorder کە جۆری یەکەمی ADHD زیاتر خانمان کەس تووشیە بێ. لە جۆری دووهەم کە هایپەرئەکتیڤیتی ئان ئەمپاسیڤێتە ئەمەیان زیاتر کوڕ تووشیە بێت بە بەراورد بە کچ. بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستانە باوترین جۆریان جۆری سێهەمە کە تێکەڵەی جوڵەی زۆر و کەمی ئاگاییە. لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن زاڵترین باوترین دیارترین جۆری ADHD ئەو جۆرەیان. زۆر باشە. سەرەکیترین نیشانەکانی کێمە بمانەوەی حاڵەتی ADHD بناسینەوە کام نیشانە؟ سەبارەت بە نیشانەکانی یەک نقطە هەیە زۆر گرنگە باسی بکەین و تاگ لێی تیا بگە ئەو بینەرە بە ڕێزانی کێستا گویان لە ئێمەیە جیاوازی بکەن لە نێوان ئەم نیشانانەیە. یەکەم شت هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە یان شڵەژانی دەرونیمان هەیە نیشانەکانی عینەن ADHD وایە. باشە ئەگەر دەرفەت بێ باسی چەندانەیەکیانەکە. باوترین نیشانەکانی ADHD ئەتوانین ئێمە بکەین بە دوو بەشەوە. ئێستا ئێمە لە سنتەرەکەی خۆمان 20 نیشانەی ADHD ماداناوە بۆ هەڵسەنگاندنی مناڵانی ADHD. لەم 20 نیشانەیە ئەگەر بێت و تاگ کردومانە بە دوو گروپەوانێ لە هەر گروپێکیان 8 دانی تیا بێت تەشخیص یەکەین بۆی کە ئەم مناڵە ADHD لەگەڵایە. بۆچی؟ چونکە هیچ فحوساتێکی پزیشکی مختبەری نییە کە بتوانین پشتی پێ ببەستین بۆ یەکلایکردنەوە دەستنیشانکردنی مناڵێکی ADHD. جۆری یەکەم لە ADHD لە نیشانەکانی ADHD ئەتوانین باڵێن لە گروپی inattention ئەوانەی کە کێشەی هۆشپێدانیان هەیە کێشەی ئاگاییان هەیە مناڵەکە ناتوانێت پەیوەست بێ بە ناوەڕۆکی ئەو بابەتەی کە تۆ بۆی باسەکەیت. مناڵەکە ناتوانێت بۆ ماوەیەکی درێژ تەرکیز بکات تەرکیزی زۆ بچڕێ. مناڵەکە با بڵێن ناتوانێت پەیوەست بێت بە یاساوە ئەو یاسانی کە لە خێزانە هەیە لە قوتابخانە هەیە ناتوانێت پێوەست بێ. مناڵەکە
شتە پێویستیەکانی ڕۆژانەی بیرەچێ زوو و نیانەکات. مناڵەکە با بڵێن کێشەی بیرچوونەوەی زۆرە. مناڵەکە بە کەمترین کارتێکەری دەرەکی داڵغێڕات. ئەمە هەندێک لە نیشانەکانی جۆری یەکەم. جۆری دووهەم لە نیشانەکان با بڵێن زیاتر جوڵەیی حرەکیە. ئەمانەش ئەگەر کۆمەڵک نیشانیان باس بکەین، بۆ نمونە مناڵەکە لە پۆلا لە مەکتەب لە قوتابخانە لە شوێنی خۆی دانانیشێ دایم هەڵەسێ لە تەختەکە چێتە دەرەوە. دووهەم یان زۆر بڵەیە. ئەگەر تۆ لە بینی 2 پۆینتە سەفەر بکەیت سعاتێکی پێ بچێت هەزارها پرسیارە لە یەکا لە ناو سەیارەکەیە. و مناڵەکە لە دانیشتنی ئاسایی نییە، دانیشتنی تەبیعی نیە، هەستی پێیەکەی دایم قاچی لەسەرەوەیە ڕێکدانانیشێ. مناڵەکە کێشەی لە سەرەگرتنا هەیە، ناتوانێت پەیوەست بێ کە یاریەک سەرێتیا بێ. مناڵەکە کێشەی ئەوەی هەیە کە تۆ قسەی لەگەڵەکەیت زوو قسە و پێ بڕێ. یەکێکی تر لە نیشانەکان ئەگەر پرسیاری لێ بکەیت نایڵە پرسیارەکە تاواوکەی ئەو دەست پێیەکە. بەڵێ بۆیە جۆری دووهەم زیاتر کێشەی حرەکیە جوڵەیە. ئەم نیشانانە ئەکرێ ناسەرەوە بن بۆی ئێمە بڕیار بین کە مناڵەکە ADHD هەیەیاننا لەگەڵ ئەوەی کە هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە، شڵەژانی دەرونیمان هەیە کە لە کتێبی DSM-5 ئاماژەی پێکراوە کە نیشانەکانی حاوشێوەی ADHD نوریابین لێمان تێک نەچێت. بۆ نمونە depression disorder، خەمۆکی. ئەو مناڵانەی کە خەمۆکن تەشخیصەکرێن بە خەمۆک عادەتەن کێشەی تەرکیزیان هەیە. ADHDش زاڵترین یان خراپترین باری ADHD ئەوەی تەرکیزی خراپە مناڵەکە. یان بۆ نمونە نەخۆشیێکی کەمان هەیە bipolar disorder، نەخۆشی دوو جەمسەری. باشە مناڵانی bipolar disorder زۆرە جوڵێن بێعقرن، تەرکیزیان کەمە، با بڵێن کەمتەر خەمن، بێباکن. ئەم سێ نیشانی زەقی ناو ADHD-ە. بۆیە زۆر جار مناڵەکە لەوانەیە بایپۆلەری هەبوو بێت، چکە نیشانەکانی بایپۆلەر عینەن ADHD وایە. ئەگەر کەسێک زۆر مختەز نەبێت، زۆر پسپۆر نەبێت، تەشخیصێکا بە ADHD یان لەوانەیە بە هەڵە عیلاجی ADHD بنێ لە کاتێکە ئەو دەردەکەی دەردێکی ترە. بۆیە هەمیشە بۆ تەشخیصی ADHD وریابین زیاتر لە 15 شڵەژانی دەرونیمان هەیە، 15 شڵەژانی دەرونی کە لە ڕیزبەندی گرفتە دەرونیەکان ئاماژەیان پێکراوە نیشانەکانی حاوشێوەی ADHD لەمان تێک نەچێت. زۆر باشە. ئەو هۆکارانەی کەوارەکان ئەم حاڵەتە دەربکەوێ دروست بێ هۆکارەکان چی؟ بەنسبەت هۆکارەکانەوانەیە یەکەم هۆکار بۆ ماوەیە، بەڵێ لە ڕووی بۆ ماوە ئەگوازرێتەوانێ. دووهەم هۆکار تێکچوونی کیمیایی سەرە. باشە چکە خۆی ئەسڵەن کاڵی ADHD تێکچوونی کیمیایی سەرە، زیاتر هۆرمۆنەکانی دۆپامین و سیرۆتۆنین و نۆر ئەدرینالی. ئەم سێ هۆرمۆنە عادەتەن پزیشک لە کاتی چارەسەرە عیلاج بۆ باڵانسی ئەم سێ هۆرمۆنەدا ئەنێ کە لە خوێنە باڵانسیان تێکچووە. دووەم هۆکاروتمان چییە؟ کیمیایی مێشک تێگەچێت. سێم هۆکار فیسیۆلۆژیە، خوێن کەمتر بۆ پلی پێشەوەی سەر فرۆنتال لۆب ئێد، زیاتر بە پلی پشتەوە ئەڕوا. بەڵێ چوارەم هۆکار و گرنگترین هۆکاریان کە بەڕێی منەمە یەکەم هۆکارە کە ئێستا لە سەر ئاستی دنیا و بە تایبەت لە کوردستان زۆر بووە، با بڵێن هۆکاری دەرونی و کۆمەڵایەتیە. ئەو مناڵانەی کە لە خێزانە تووشی سەختیەکی خێزانیە، بندابڕانی دایک و باوک لە یەکتری، لە دەستدانی یەکێک لە باوان، ئەکرێت دەرەنجامەکەی ADHD لێ بکەوێتەوە. یان ئەو مناڵانەی کە لە خانەی بێسەرپەرشتیارانە گەورەکە سەدمەیەک لە ژیانی ئەو منداڵدا ڕووداوێ هۆکارێک بێ بۆی کە منداڵ حاڵتی ADHD لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بە ژیانێکی زۆر ناسازە تێپەڕی بێ. بۆ نمونە لە ئۆکسجین پێویستتر بۆ پەروەردەی مناڵ سۆزە، بەڵام سۆزێکی تەندروست نەک سۆزێکی لە ڕادە بەدەر، چکە سۆزی لە ڕادە بەدەر مناڵ شەڕەنگێزەکە. بەڵام مناڵ کە چوە خانەی بێسەرپەرشتیارانەوە نەوجوانانەوە ئەکرێت نسبەیەکی زۆر لەو سۆزە لە دەست بات. بۆیە لە دەستدانی سۆز شیرازەی خێزان کە تێک چوو دایک و باوکەکە هەن بەڵام بەردەوام کێشیان هەیە یان هەن بەڵام دەوامیان هەیە زۆر مەشغوڵن مناڵەکە نادرێت. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە مناڵەکە تووشی ADHD ببێت.
تێکچوونی کیمیایی سەر لەو کاتەدا ڕوودەدا کە بۆن منە منداڵەکە لە ناو سکی دایکیدا هەیە و دایکەکە لە کاتی حملەکەدا گرفتی بۆ دروست بووە ئەکرێت لە هەر بارودۆخێکا ڕووبە لە ناو سکی دایک ئێمەوتمان یەکەم هۆکار چییە بۆ ماوەیە ینی ئەکرێت لە ڕووی بۆ ماوەی یۆم کێشە هەر بوو خۆی بوونی هەبێەوە نەقڵ بێ بۆ مناڵەکە واشکرێ لە دوای لە دایک بنم حاڵەتە ڕووبە لە کاتی لە دایک بوونیشدا بۆ منە کۆمەڵە کۆکار هەیە کە منداڵە زەبرێک بەرسەری دەکە یاخود کۆمەڵە کۆکاریەکەمە ڕاستیە ساتی لە دایک بوون هەستیارترین ساتی تەندروستی ئینسانە نەک بۆ ئەیدیHD بوو هەموو حاڵەتەکانی کە گرنگترین موقعی ژیانی ئینسان ساڵەی لە دایک بوونیەتی ئەو شوێنەی کە تیا لە دایکە بێ تەندروستی ساتی لە دایک بوونیەتی کاک دکتۆر دەکرێت لە پێش تەمەنی 4 ساڵی ئەم منداڵە کۆمەڵی نیشانە و سیفاتی هەبێت لەگەڵ منداڵێکی هاو تەمەنی خۆی جیاواز بێت کە ئەم دایک و باوکە تەرکیز بخەنەوەی کە ئەم منداڵە ئایا گرفتدارە گرفتێکی بۆ دروست دەبێت لە داهاتوودا؟ بەڵێ پێش 4 ساڵ ئەتوانین سەرنجی بین سەرنجی تەرکیزی بین ئایا مناڵەکە تا چەند ئای کۆنتاکتی هەیە بە چاوسەری ئاماژەکانی دەوروبەرەکە سێ ناسەرەوەی گرنگ چاوی بخەینە سەر بۆی کە مناڵانی ADHD پێ بناسیینین و جیازی کەین لەوە گرفتە دەرونیەکانی کە بەگشتی مناڵانی ADHD لەم سێڕوانگە و کێشیان هەیە لە ڕووی هەستەکانەوە هەست بە هەستەکان ناکەن ئەو هەستانی کێمە پیاتێ پەڕین ئەوان وەک ئێمە ناتوان ممارەسەی بکەن یەک دووهەم لە ڕووی تەرکیزەوانێ مناڵەکە ناتوانن ینی وەکو ئێمە تەرکیز بکەن سێهەمیشیان لە ڕووی کردار و جوڵە کردار و جوڵان و کوێمە نۆرمەڵ نییە پێش 4 ساڵ سەرنجی ئەوە بن ئایا مناڵ تێگەشتنی بۆ ئیمۆشنەڵەکان چۆنە ئایا وەک خۆی لە ئیمۆشنەڵەکان تێگە وەک خۆی ئەتوانێ ممارەسەی هەستەکان بکە جوڵەی دەست و پەلەکانی وەک مناڵێکی هاوشێوەی خۆیەتی بۆیە پێش 4 ساڵ بۆ تەشخیص زووە بەڵام ئەتوانین جێپەی ADHD بدۆزینەوە چونکە یەکێک لە مهمترین پۆینتەکان خاڵەکان بۆ چارەسەرکردن تا زوو درک بۆ بکەنەوە مناڵ ADHD هەیە زووترەگەینە چارەسەر زۆر باشە منداڵێکمان هەبێ لە تەمەنی 4 ساڵی دکتۆر تەشخیصی کردو کە حاڵەتی ADHD هەیە ڕێک لەگەڵ تەشخیصکردنەکەی دەتوانین ڕاهێنانێکی تەندروست یاخود سیستەمێکی خواردنی تەندروست و سیستەمی خەوێکی تەندروستی بۆ دابنی بۆی بارودۆخی ئەم منداڵە باشتر بێ زووتر بتوانێت ئەو دۆخی کە تێداتی تێپەڕێنێت لە ڕاستیە بەپێی سەرچاوە زانستیەکان کە باز لە چارەسەرەکەن ئەگەر چی زۆربەی سەرچاوەکان ئەڵێن تا تەمەنی 12 ساڵی مناڵ ناگا بە چارەسەر بەڵام لەم نێوەندەیە بە ئەزمموی کارکردنم لەگەڵ مناڵانی ADHD خاڵێک زۆر گرنگە کە من پێی گەیشتوم ئەو مناڵانی کە ADHDیان هەیە بە سیستەمێکی خۆراکی تەندروست و ڕاهێنانێکی پرۆفیشنەڵە تێپەڕن لە دوای 12 ساڵی ئاسانترەتوان چارەسەر بکرێن بە بەراورد بۆ مناڵانی کە لێگەڕێن تا 12 ساڵیان درەنگ دەرکی پێیەکەن کە مناڵە ADHD هەیە قورسترەکا بە چارەسەر بەڵام باشترین سات بۆ چارەسەری مناڵ بینی 12 بۆ 17 ساڵیە بەڵام لەوەش مهمتر ئەوەیە کە و کاتی هەستمان کرد مناڵەکە ADHD هەیە دەست بە چارەسەر بکەینەوە باشترین چارەسەریش بە بۆچوونی من سێ چارەسەر باشترین چارەسەر یەکەم چارەسەری مناڵانی ADHD ڕاهێنان پێکردنە و باشترین چارەسەریشە ڕاهێنان پێکردن بەڵام بە پێی شیدەتی ADHDەکە و بە پێی ڕەگەزی مناڵەکە چارەسەر داهاندرێ و ڕاهێنان داهاندرێ یەکێک لە شتە هەرە مهمەکان و ئامۆژگاریم بۆ بەڕێزانی کە گوێبیستیان بەرنامەی ئێمە بن هەمان ڕاهێنان بۆ هەموو مناڵانی ADHD گونجاو نییە چونکە ئێمە کە باسی تەرکیزەکەین لە جەستەی ئینسانە یەک جۆر تەرکیز نییە ڕاهێنانێک هەیە تەرکیزی مناڵ زیاکە زیاتر لە جۆرێک تەرکیز هەیە بۆ نمونە لەوانەیە مناڵێک تەرکیزی گواستنەوەی خراپ بوو بێ بەڵام مناڵێک تەرکیزی هەڵبژاردننی خراپە خۆ هەردووکیشیان تەرکیزە بەڵام بۆ مناڵێک کە تەرکیزی گواستنەوەی تێکچووە لەگەڵەوە مناڵێک کە سەلەکتیڤ ئەتێنشن تەرکیزی دەستنیشانکردنی تێکچووە ئەبێ بە پێی کێشەی تەرکیزەکە ڕاهێنانی بۆ دامدرێت دووهەم جۆر لە چارەسەر با بڵێن چارەسەری خۆراکیە عادەتەن مناڵانی ADHD لەبەری کیمیایی سەریان تێکچووە بۆ ADHDیان هەیە ئەکرێن نەقسی کۆمەڵک ڤیتامینیان هەبێ بۆ نمونە مناڵانی ADHD ئەگەر زینکیان بەرز بێ زینک مادەی زینک لە جەستەیە
بۆی ئەو خۆراکانی کە زینکی زۆرە بیخۆن ئەو کاتە مسیان بەرزەبێتەوە چکە جگەر و زینک کە زۆر بوو لە جەستەیە لە ڕێی جگەرەوە مز دروستەکات کە مز دروست بوو ڕەبت کۆنێکشنی نێوان نێڕۆترانسمیتەرەکانی سەر زۆر زیاکە کە زۆر زیاد بوو ئۆتۆماتیکن مناڵەکە جوڵەی زۆرە بێت هەڕووکە بێ کاتێکێک لە کێشەکانی مناڵانی ADHD ئەکرێ بەرزی مز بێ کاتای بە ئێمە بین لە ڕێی خۆراکەوانێ مادانەدا وەزێنین یەکێکی تر لە شتە گرنگەکانی ناو بابەتی خۆراک مادەی گلوکۆزە شەکر لەبەری تاقە و ئینەرژی زیاکە لە جسمی ئینسانە باش وایە مناڵانی ADHD کەمتر ممارەسی شەکر بکەن چون شەکر تاقەیە یان هەر خۆراکێک کە تاقە زیاد بکە کاربۆهیدریت ئەو خۆراکانی کە کاربۆهیدریتیان زۆرە بۆیە عیلاجی خۆراکی یەکێکی ترە یان ڕێخستنی یان کۆنتڕۆڵکردنی یان لە قاڵبدانی پلانی خۆراکی مناڵانی ADHD یەکێکی تر لە باشترین چارەسەرەکان سێهەم جۆری چارەسەرە بە دەرمان کە لە ڕێگەی پزیشکی پسپۆرت دەکرێت کەسێک لە تەمەنی منداڵ لە ADHD بەڵام لە قۆناغی هەرزەکاریەوە توش بێت بەڵام ئێماڵین تێکچوونی کیمیایی مێشکە هەر کاتێک ئەو هۆڕمانانی ئاماژەمان پێیا سیرۆتۆنین دۆپامین نۆر ئەدرینالین تێکچوون لە مێشکە هۆکارن بۆ تێکچوونی سەرنج و تەرکیز لە کەسەکەیە کە کەسەکەش سەرنج و تەرکیزی تێکچوو با بڵین بێئاگا ئەبێت و خەیاڵی زۆر ئەڕاشتی بیرە چێتەوانێت جوڵەی ناپێویستەکە چونکە بڵین سەری ئینسان پێکاتێکی ئاڵۆزە دوو بەشی گرنگ هەیە لەسرە مۆتۆر کۆرتێکس سێڵەبڕەم کە کۆنتڕۆڵی جوڵەی ئینسانەکە مۆتۆر کۆرتێکس ئەکەوێتە ئێرە سێڵەبڕەمیژەکەوێتە پشتی سەری ئینسانەوە کاتێک ئەم دوو ئەندامەی جەستا کە فرمانیان گۆڕانکاری بەسەرە تێگەچن کەسەکە لە ڕووی جوڵەی و بێئۆقرا بێ بەردەوام جوڵە بە پەلەکانیەکە بەتایبەتی پەلە ئازادەکانی کە دەستە یان بەردەوام قاچەکانیە جوڵێنێ یان بەردەوام خۆی خوێنێ دەستی والەیەکە بۆیە نیشانەکانی لە گەورەیە بەڵێ دەرەکەون لە کاتێکا کیمیایی سەر لە هەر سات و کاتێکا تێک بچێت دەتوانین بڵین لە گەورەیدا لەوانێت جوڵە ینی ئەو کەسە هۆشی ئەوەی هەبێت کە بەو شێوەی نەجوڵەکە جوڵەیەکی نەویست بەڵام لە کاتی دانیشتندا بۆ نمونە کۆمەڵێت جوڵەی ناپەسەند ینی بۆ نمونە هیچ نەبێت دەستی بجوڵە ناخ قاچی بجوڵە ناخ بە شازێکی ڕێکدانێنش بێت کە ببنە نیشانەی سەرەکی لە کەسێکی گەورە کە حاڵەتی ADHD هەیە لە ڕاستیە نا جوڵەی پەلەکان یان جوڵەی جەستە بەگشتی ناسەرەوە نین بۆی کە کەسێک ADHD هەبیانە بۆ نمونە بە شێوازێکی سروشتی ئەنەگزایەتی دیسۆردەر کە یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان قەلەقی بەگشتی ئەو کەسانی ئەنەگزایەتیان هەیە عادەتەن بێئۆقرەی پەلەکان دەست پێکە بەردەواماواکە نینۆکیە خوا قاچی زۆرە جوڵێنێ ئەمە کەسەکە ئەنەگزایەتی هەیە نەک ADHD باشە وەکوتم نیشانەکانی ADHD لەگەڵ 15 جۆری تری حاڵەتی دەرونی یەکە گرنەوەیان هاوشێوەی یەکن تێکەڵیان دەکەن وەک ئاماژەمان پێ یەکێک لە باشترین چارەسەرەکان بۆ مناڵانی ADHD ڕاهێنان پێکردنە چ ڕاهێنانێک لە چ کاتێکە ڕاهێنانی پێ بکەین قەبارەی ڕاهێنانەکە چەند بێ و جۆری ڕاهێنانەکە کامە بێ بە پێی شیدەتی ADHD-ەکە و بە پێی ڕگەزی ADHD-ەکە تەبعاً بەرنامەکە ئاگۆڕێ بەڵام پێشەوەی باز لە ڕاهێنان بکەین هەندێک حەقیقەت ئەساسیاتی زانستی هەیە کە بێ ئێمە لەبەر چاومان ڕوون بێ و لەسەر ئەمانە زانیاریمان هەبێ چونکە کۆنتڕۆڵکردنی هەر یەکێک لەم بەشانی کە ئێستا من ئاماژەی پێم ئەکرێ هاوکارێکی باش بێ بۆی ئێمە ADHD-ەکە کۆنتڕۆڵکەین تەبعاً ئێمە وتمان ADHD تێکچوونی کیمیایی سەرە ئەگەر سەرنجتان ڕاپێشم بۆ ئەم مجەسەمە بەگشتی مناڵانی ADHD لە مۆتۆر کۆرتێکسە ئەم بەشە شینەی سەر کە بەرپرسە لە ناردنی سیگنەڵە جوڵەیەکان بۆ جەستە گرفتیان بۆ دروستە بێ مناڵانی ADHD بەگشتی بەشی دووهەم سێڵەبڕەمە کاکێتە پشتی سەرەوانێ کە هەرچی جوڵەی ئێمەیە کە لە ژیانە جێبەجێکن ئەلێرە غەز نەکرێت باشە مناڵانی ADHD کە جوڵەی دووبارەیان زۆرە جوڵە دووبارەکان لێرە غەزنن ئەبێ ئێمە ڕاهێنان بەم بەشەی مێشت بکەین تاکو بتوانین کۆنتڕۆڵی ADHD-ەکە بکەین و یەکێک لە شتە مهمەکانی تر کە لە ناو مێشکە لە کاتی توشبوون بە ADHD گرفتی بۆ دروستە بێ دوو ئەندامە کێکیان پێی ئەوتری ئەمێک داڵە کە بە دیاریکراوی ئەم پۆینتەیە و یەکێکی تر لە
ئەندامەکانی سەر هایپۆکەمپنسا کە ئەم ئەندامە درێژەیە. توی ژینەوەکان پشتڕاستیان کردوەوە مناڵانی توش بوو بە ADHD قەبارەی ئەمێک داڵە و هایپۆکەمپنسیان کەمێک بچووکترە بەراورد بۆ مناڵانەی کە ADHDیان نییە. کاتە ئێمە لە کاتی ڕاهێنان پێکردنە ئەوێ ڕاهێنانەکان لەسەر ئەساسی باشترکردنی ئەمێک داڵە و هایپۆکەمپنس سێڵەبڕەم و مۆتۆر کۆرتێکس دابڕژین. ئەگەر ئەم کارەمان کرد ئەگەین بۆ پۆینتی کە ئەمانەیە ئەویش کۆنتڕۆڵکردنی مناڵی ADHD و گەڕانەوەی ئاگایی و تەرکیزە بۆ مناڵەکە. خاتو شاجوان لە سنتەری ماڤێلات دەرووناس و ڕاهێنەر دەتوانانی ئاماژە بۆ بکەیت کە ئەم ڕاهێنانە سوودی چی هەیە؟ سپاس ئێمە ئەم ڕاهێنانە لەسەر ئەم جیازاکەین کە ئەجوڵێت و سێ سوود بە مناڵەکە ئەگەێنێت. یەکەم فێری ڕاگررتنی باڵانسیەکات لەسەرەوەی چکە لەسەر شوێنێکی جوڵاو وەسە. باشە. دووەم فێری تەرکیزەکات نابێت ئاوەکە بڕژێت و سێمی سوودیشی جیاکردنەوەی ڕەنگەکانە چونکە هەر کامێک لەم جیازانە ڕەنگێکی جیاوازی هەیە. باوڕێندی فەرین زۆر باشە دەست خۆش. ئەی بشی دەیت ئاوەکە بخەوێ. ئافرین خەیر بکەین دێ با بکەڕێنەوە دەست بەر بۆ ئەکەین. طبعاً یەکێک لە ڕاهێنانە زۆر باشەکان بۆ مناڵانی ADHD چییە؟ ئیشکردنە لەسەر سیستەمی نێرف سیستەم لە جسمی مناڵەکەیە. باشە ئەو سیگناڵانی کە لەسەرەوە ئەنجەستە بتوانێت بەو شێوازە جێبەجێ بکە. یەکەم شت ڕۆڵێک ئێنین ئەم ڕۆڵە شێوەی خولەکی هەیە مناڵەکەی لەسەر پاڵەخین بە پشتە و مناڵەکە بەم جۆرە ڕاکشێ تەواوی جەستە و تەرکیزی جەستەی مناڵەکە لەسەر ئەوە بێت چۆن خۆی بپارێزێ. یەکێکی تر لە مەرجەکانی ئەم ڕاهێنانە مناڵەکە کەمێک سەری بۆ دواوە بێ بۆ ئەوەی خوێنی هەموو جەستەی بچێ بۆ سەری بتوانێت بەسەر تەرکیزێکی باش بکات. باشە بۆ مدەتێک سەری مناڵەکە ئاڕوو لە خوارە بێ بۆی خوێنی جەستەی بگەڕێتەوە بۆ ناو سەری توانێت تەرکیز بکە. لەم کاتەیە وەرە پێشەوە وەرە پێشتر ئاوەڕاکشە تاو. دووهەم شت کە لەم ڕاهێنانەیە پێویستە با بڵین ڕسمێک کە زیاتر تەرفیهی بێ جوان بێ ڕەنگا و ڕەنگ بێ و لەگەڵ ڕقم چکە ئێمە لەسەر لای ڕاست و چەپی سەر ئیشەکەین لای چەپی سەری مناڵەکە بەرپرسە لە ڕقم لای ڕاستی سەریش بەرپرسە لە فانتازی ئەمانە ئێمە این چیەکەین لە ڕێگەی وروژاندنی پرسیارەکانی لای ڕاست و چەپی سەر مناڵەکە هەڵەسەنگێنین. یەکەم شت ڕقم پیشانی مناڵەکە ئەین بەم جۆرە دەستەکەین بە ڕاهێنانەکە بۆ ئەمە چ ڕقمێکە چ ژمارەیەکە زۆر چاکە دەستەکانت بکەرەوە. ئێستا بەم شێوازە دەچەپڵم بۆ لێبە دەچەپڵە دەچەپڵە 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر چاکە. دوای ئین بۆ لای ڕسمەکە بۆ گیان ئەمە چیەکەن لێرەیە؟ چیەکەن؟ هینەکەن لە خەستەخانن وایە؟ ئەوەشیانە بەیبی بچکۆلانێ زۆر چاکە. ئێستا ئەمەوێت دەستە بۆ پێش دواوە و بێنیتەوە بۆ ڕانت پێشە بێرە ڕاهێنان هێڵا دەی یاک دوو دوای ئەمە ئەنج هەڵستی دەی یاک دوو سێ دەی دەستە بۆ دواوە دەست بۆ دواوە بۆ ئێرە دەی بەردەوام بە یاک دوو سێ هەردوو دەست ئافەرین 2 3 بۆ دواوە بە تەواتی بۆ دواوە بە تەواتی با بچێ بۆ دواوە. ڕاهێنانەکە بەم جۆرەیە بۆ مناڵەکە ئاواکاتەوە بەم جۆرەیە ئاواکە. باشە دوایی ڕقمێکی کەی لێ پرسم ئەمە چ ڕقمێکە؟ ئەمە ڕقم 6 زۆر چاکە. ئەنجا ئەم ڕاهێنانی دوای ئەمە دەست و قاچی ڕاست و چەپ بەم جۆرە پیاکێشە ئافەری دەی ئەمەش دەستەکە کە بێنە نانایاڵم دەستەکەی کە بێنە ئافەرین دەی خۆت دەستەکەی کە بێنە دەستەکەی کە ئەم دەستە ئافەرین دەستەکەی کە بێنە
طبعا بەڕێزان لێرە یەکشت زۆر مهمە مناڵەکە بتوانێت خۆی ئەم کارە بکات ئەگەر دیقەت بە منێ ساگە دەستی لە بەرگەم لەبەر ADHD هەیە ناتوانێت بەڵانسی خۆی ڕابگرێت ئەمە یەکێکە لە ڕاهێنانە زۆر باشەکان بۆ مناڵانی ADHD. ئێمە لێرە بە پلان لە سنتەری مارڤێلا ئیش لەسەر مناڵانی ADHD یەکەین ڕۆژانە کاتێککە دێن ئێرە لێرە ڕاهێنانی دۆزینەوەی جیاوازیان پێ ئەکرێت ئەم ڕاهێنانە ئاماژمان لێ زیادکردنی ئاگایی و تەرکیزی مناڵەکەی کوڕە جوانەکەم سن جیاوازەکان دۆزەرەوە چەنددان دۆزیەوە؟ 3 جیاوازی زۆر باشە چیتر هەیە؟ 4 جیاوازی ئەی ئافرین زۆر باشە چیترمان هەیە؟ سێ جیاوازی زۆر باشە ئەوەش هەر جیاواز چیتری جیاواز یەک جیاوازی دوو جیاوازی سێ جیاوازی چوار جیاوازی پێنج جیاوازی پێنج جیاوازی دۆزیەوە تۆ ئێستا جیاوازی ترمان هەیە جارێکی سەیری بکە بزانن تایەتی 6 جیاوازی زۆر باشە ئەوێ حوت جیاوازی ئافرین زۆر باشە تۆ هەموو جیاوازی دۆزیەوە چیترمان هەیە جیاوازی تری تیا ئەو جیاوازی زۆر باشە پێ ئەکەنێ لەوێ لە پێ ناکەنێ وەنیە یەک دوو یەک جیاوازی دوو جیاوازی سێ جیاوازی چوار جیاوازی پێنج جیاوازی شەش جیاوازی حەوت جیاوازی هەشت جیاوازی نۆ جیاوازی دانێکی تر ماوە ئەوە هەر جیاوازی با بڵین لە ڕاهێنانەکان بۆ زیادکردنی تەرکیز لە مناڵانی ADHD مناڵەکە بەم جۆرە ڕاکشێ و قاچەنێ بە دیوارەکەەوە و تۆپێک لەسەر قاچی دانین کە مناڵەکە بتوانێت بە پەلەکانی خوارەوەی کە قاچە تۆپەکە بگرێ یاڵا گیان تۆزە بچێت دو پێشەوە ئەزانم نانە ئەزام جارێ وەرە پێشەوە مامۆستا جوان بە ئاوای لێ بکەین تۆپەکەش بخەرێ نانە تۆپەکە بگرە تۆپەکە بگرە یاڵا شارجان تۆپی بەرە مناڵەکە بتوانێت بە قاچەکانی تۆپەکە بگرێ و لە هەمان کاتیشات بە دەستەکانی تۆپ هەڵبابەست ناو سەبەتەکە تۆپێکیکە ئەی ئافرین تۆپێکیکە 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 واو دەست خۆش دەست خۆش